بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەشی چوارەمی بەرنامەی زنجیرە دیکۆمنتاری تایبەت بە بارەگای قوچکە یاخود ئەو بارەگایی کە سەرەتا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دایان مەزراند و دواتر ئەم هێزە ئەگۆڕێ بۆ بزوتنەوەی ئیسلامی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. بێگومان کۆمەڵێک ڕوودا و بە تایبەتی لە مانگی چواری ساڵی 1970 بە دواوە لە ناوچەکەدا ڕووەدا. ئەو ساتانەی کە وردە وردە بەرەو ئەوە ئەڕۆشی ئیتر هەڵمەتەکانی ئەنفال لە منتیقەی گەرمیان و قەرەداغ دەست پێ بکات. ناوچەکەش جمەی دەهات لە هێزە، بە تایبەتی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، دواتر هێزەکانی بزوتنەوەی ئیسلامیش لەم ناوچەیەدا بوونیان هەبوو. یەکێک لەو ڕووداوانەی کە لە ناوچەکەدا ڕوویداوە شەڕی بەناوبانگی ڕۆژی 11 ساڵی 1970 ئیمام قادرە کە لە ناوچەکەدا ئەو کاتانە هێزێکی زۆری عسکەری بە چاوساغی بەشێک لەوانەی کە لە زمانی کوردەواری یاخود لە ئەدەبیاتی کوردەواری پێیانە وترێ جاشەکان پێشیان کەوتون هێرشیان کردووە بۆ سەر ناوچەی قەرەداغ بۆ ئەوەی ئەو ناوچانەی لە ژێر دەستی هێزی پێشمەرگایە دەری بهێنن. بەڵام هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتانە لە منتیقەی کانی ژاڵە و ئیمام قادر ڕوبەڕوویانەوەسن. من هەوڵ دەدەم لەم بەرنامە دیکۆمنتاریەدا بە میوانداری ژمارەیەک لەو کەسانەی کە بەشداریان کردووە لە شەڕەکاندا و ڕوبەڕووی هێزەکانی بەعەز بوونەتەوە قسە بکەم و هەروەها زانیاریەکان لە زاری خۆیانەوە ببیستن. ئەمەوێت سەرەتا من بچمە لای کاک عارف عەباس. کاک عارف وەک دەزانین لە سەرەتاوە بەر لەوەی لە 11 ساڵی 1970 ئەو شەڕە دەست پێ بکات، ئێوە هێزێکتان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێت بەرەو قوڵایی قەرەداغ. پێم خۆش بوو ئەگەر بکرێ سەرەتا تۆ باسێکی ئەو هێزە بکەیت، چکە لە نزیکی ئەو شوێنەی کە شەڕەکە ڕوویاوە ئێوە مەقەڕێکی پێشمەرگەتان هەبوو یا عسکەریتان هەبوو کە لە ناوچەکەدا جێگیر بوون. فەرموو. ئێمە 1970 بەڕێککەوتین بۆ قەرەداغ بۆ پێشتر برایانمان لێرە بوون. لەوێەوە کە تێپەڕمان کردووە بریتی بووین لە هێزەکانی سەلاحەدین، هێزی سەلاحەدین، هێزی نەسر، هێزی خالید، هاتینە ئەم بەرەوە برایانمان لێرە بوون کەمال و کاک سەعەد و ئەوان. ئێمەش پەیوەندیمان کرد بەوانەوە لەوێ دانیشتین. ئیتر ئەو کاتە هێزەکانی ئەو بەرمان واز لێ هێنا لێرە هێزێکمان تەشکیل کرد، ناومان نا هێزی فاڕۆق. هێزی فاڕۆقیش ئەمریان بە من کرد کاکە تۆ ئەبێ بڕۆی لە کانی ژاڵێ مەقەڕێ بکەیتۆ. وتم بەسەر چاو. جەماعەتی ئێمە هاتینە ئەم کانی ژاڵێ تەقریبی چواری 11 ئەو ساڵە دەستمان کرد بە بیناکەوە تا بیناکەی سەیژماوە شوراکەی لەوێ مەقەڕێکمان کردۆ سەرخوال لە سەریشۆ کەمینێکمان لە بەرزایەکەوە کەمینێکیشمان کردووەتەوە کەمینێکی بچووک. لەوێ بووین تا نزیکی تا بوو بەدەی مانگ مەقەڕەکەمان تەواو کرد و لەوێ دانیشتین ترێمە کەمیناتی خۆمان و شێوازی عسکەریمان ئتر ئێمە خۆمان جێبەجێ. باش کاک عارفەمێ بەر لەوە بپرسم، بەر لەوە یعنی 11 بێ ئەو ڕۆژەی کە بەیانی سەعات هەتاوەکو دەم و ئێوارەیەکی درەنگ شەڕ بەردەوامە بێت لە چەند قۆڵێکەوە لێرە ئێوە بەشداریەکەن. باسی ئەومان بۆ بکە ئایا ئەم هێزەی ئێوە خەبەرێکی واتان هەبوو کە حکوومەت نیازی هەیە هێرش بکا بۆ منتیقەی قەرەداغ؟ بەڵێ قوربانیان ئێمە خەبەرمان بوو لە هێزەوە نامەیان بۆ ئەناردین. ئێمە ئەو کاتە بەڕاستی تەنزیمەکانمان چاک بوون، دائیمی هەواڵیان پێ ئەداین ئەمان زانی، بەڵام داقە و سەعاتەکە پاش و پێشەکەمان نەزانی. ئەگینا ئەو ڕۆژە دەمانزانی ئەو ڕۆژە هجوومەکە لێمان وازیع بوو. کاک شاڵاو ئەو کاتانەی کە لەم ناوچەیە ئەو شەڕە ڕوەدات، تۆ فەرماندەی ژمارەیەک لە هێزەکانی خۆتانی پێشمەرگەکان. پێم خۆش بوو لە زاری خۆتەوە یعنی بزانم سەرەتا شەڕەکە چۆن دەسی پێکرد یەکەم تەقە و ئێوە چۆن بەشداریتان کرد و چۆن حکوومەت تێکشکا و لەکوێوە هێرشەکانیان دەست پێ کرد.
بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا أوي جاي باسا طبعا هذه قرداغ ما نهبو ليرا يعني بيشوي هذا كوا فرعون ببي جنابي ماوسا محمود آزادي جنابي ماوسا جهادو ماوسا محمد الرازي كاك سعد أشرف قارماني وأمانة لقرداغ بون يعني بيشوي كيما بيني حاجي محمد قرداغ ئەویش وەکو مەسئولی ڕێخستنی ناوچەی قەرەداغەوانە لێرە دەست بەکار بوو لە دیارە لە سەر سنوور ئێمە هێزی نەسرمان هەبوو هێزی خالیدمان هەبوو هێزی سەلاحەدینمان هەبوو لە کۆی ئەم هێزانە هێزێکی تۆکمەیان تەشکیل کرد ئەو کاتە چەند فەرماندەیەکی هەبوو شەید حەمە مراو بوو شەید حەمە سەعید بوو شێخ عەزیز سازانی کاک عارف عەباس بوو کاک ئەم برابر ڕێزانە بوون لەوێ کە قواتەکە هاتینە سەرەتا چەند کەس بوون ژمارەی هێزەکە لەو وەجبەی کە ئێمە هاتین لەو ڕەتڵە تقریبا 80 قسوور نەفەر بووین ئەتر هەموو سیلاح و هەموو چەک و تەقەمەنی و چەکی قورس و ئەوانیشمان پێ بوو هەتا دۆشکەشمان لەگەڵ خۆمان هێنابوو هاوەنی 82مان لەگەڵ خۆمان هێنابوو ینی هێزێکی تۆکمە بووین کە ڕوبەر بتوانین لە هەر ئان و ساتێکا ببێ دیارە ئێمە بەناو قوڵایی خاکی کوردستانیین هێزی بەعسیش لەو کاتا هێزێک بوو کە لە شەڕی ئێران و عێراقا بوو ئەوانە دیار بوو بەردەوام شوێنەکە شوێنێکی گەرم بوو شوێنێک ینی شەڕگە بوو ناوچەکە بە تەواوەتی شەڕگە بوو و زۆربەی شوێنەکان محەڕەمە بوو ینی هەندێک شوێنیش هەبوو جگەلەوەی کە محەڕەمە هەندێک شوێن هەبوو ئازادکراو بوو لەلایەن هێزی پێشمەرگەوە ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامیش بیری لەوە کردەوە کە ئەبێ لە ناو جەرگەی کوردستانە لە هەموو شوێنەکان هەر لە قەڵاتوکان و هەر لە دەشتی هەولێر و لەم شوێنانە لە چەمی ڕێزان و لەو شوێنانە لە هەموو شوێنەکان قواتی تەوزیع کردبوو ینی هێزەکانمان هێزی تریشمان هەبوو لەوێ هێزی حەمزەمان هەبوو هێزی شافعیمان هەبوو هێزی ئازادیمان هەبوو لەم ناوچانەی ئێرەش هێزی خالید و هێزی سەلاحەدین و هێزی نەسرمان هەبوو یعنی ئێوە بە بەرنامە لە منتیقەکە بوو بە بەرنامە هاتینە منتیقەکەەوە کە بزوتنەوەی ئیسلامی لە ئەو کاتە من لە مەکتەبی عسکەری بووم جنابی مامۆسا شەهید مامۆسا عەلی بیارە فەرماندەی مەکتەبی عسکەری بوو هێزی مەکتەبی عسکەری بوو کاتە لە سەرەتای بزوتنەوە 87 هەتا مەکتەبی عسکەریمان پێمانەوت ئێمە با بڵێن لەشکری قورئان پێشکرد لەشکری قورئان بوو بەڵام هەر وەکو بڵێ هێشتا هەر ناوەکەی مابوو ینی هەموو خەڵک هەموو کاریگەریەکەیشی تەئسیر لەسەر ناخی دەرونی دانە بە دانەمانە کرد کە تۆ لە ناو لەشکرێکابی ناوی بنرێ قورئان دیارە لە ساحەی کوردستانە بە ناوی چەندین بیر و باوەڕەوە کوردستان بوو بووە جێگەی ئەنواعی فکر خەڵکی مارکسی تیا بوو خەڵکی شوعی تیا بوو خەڵکی قەومی تیا بووانە دیار بوو لە سەرەتای با بڵێن 1984 پێشتر طبعا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەبووە کە جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی سەرەتای ڕابەری بزوتنەوەکە بۆ دوای جەنابی مامۆستا شێخ لەتیف هاتوۆتە دەرەوە کە ئەو کاتە مامۆستا شێخ لەتیف عالمێک بووە ینی ماسەری هەبووە لە شەریعە ڕیسالەکەی لە سعودی خوێنراوە لە زانکۆکانی سعودی ینی ئەمە وەکو ئەنجا هەموو ئەمە بۆ ئەوڵی کە ئێوە کە هاتنە ئێرە بە قوڵایەکی مێژوویەوە بە قوڵایەکی مێژووی فکری ینی ئەوە نەبووە شتێکی هەمەجی بێ ینی شتێکی بچووک بێ سەرتاسەری بوو شتەکە لە کوردستانە ینی جێگەیەکی ئومێدی خەڵکێک بوو کە جیهادێک فکری جیهاد لە مێشکیانە بێ و بتوانن لە ناو ساحەی جیهادا بتوانن بە شێوازێکی فکری ئەو تۆ جێبەجێ بکەن و دیارە ئەم حاڵەتەیش ئەوە بوو ینی خەڵکێک با بڵێن پێشتر ئیخوان هەبووە لە کوردستانە بەڵام هێزێکی چەکدار نەبوو دیار کوردستان پێویستی بەوە هەبوو ئازانی ببوورە یا ئێمە قسەم لەسەرەوە بۆ بکەی هەستەکەم ئەوەی کە لە ڕووداوەکانی ئێوە خوێندومەتەوە لە خۆشتانم وەرگرتووە لەوەچی ئەمە یەکەم ڕوبەڕووبوونەوەی عسکەری دەستە و یەقەی ئێوە بێ لەگەڵ بەحسە ئەم معلوماتە تەواوە بەڵێ فعلا لەسەر سنوور کەمینمان هەبووە شەهیدمان داوە ینی لە هێزی هەورامان هاتوونەتە خوارەوە کاتەکە لێمە لە قەرەداغ بووین ینی بۆ ناو هەڵەبجە بۆ ناو خوڕماڵ بۆ ناو شارە زوور بەڵام شەڕی جەبهەیە بەس شەڕێکی جەبهەیە ڕوبەڕووبوونەوەی ئاوا زەخم ڕوبەڕووی ئێمە نەبوو بوویەوە تا ئەو کاتە دیار بوو حکومەتیش زۆربەی هێزەکانی ئێمە لەم سلسیلا بوو لە شاخی با بڵێن بەردەکەر قوچکە بەم شاخە هاتبوو ینی دیار بوو
يعني چەند بارەگەیەکتان نەقەداغ بوو يعني هجومەکەی حکومەتی باز تەرکیزی کردبووە سەر ئەو ناوچەی کە ئەو سلسیلە شاخەی کە ئێمە لە مرکز يعني بووەتە مرکزی چەقی هینی ئێمە بارەگەکانی ئێمە باشە چۆن خەبەرتان بیست کە شەڕ ئێمە لە سەرەتا هێرش لەسەر ناوچەکە ئێمە طبعا چەند ڕۆژێک پێشتر بوو هاتبووین من دووسێ وەجبە دووسێ با بڵین پێشتریش لە مانگی چوار و ئەوانە لە مانگی حوتیش قواتی ترمان هات سەرپەرشتی قواتەکان کە هات بۆ قەرەداغ من بووم سەرپەرشتی قواتەکان مەکرد بە تایبەتی ئەوانەی هێزی نەسڕۆوانە بەڵام هێزەکە بەعام ئەو کاتە مامۆستا مەلا برایم نەبوو کە لەگەڵ مامۆستا مەلا برایم وەکو مشریفێکی ئاینی لەگەڵمان بوو ئەو کاتە من بەرپرسی با بڵین هێزی بەرپرسی ئەسکەری بووم لەگەڵ کاک سعدوانە لە هین بووین لەگەڵ کاک سادق گەرمیانیوان لە کوێ بووین لە دوکان بووین هاتینە بارگای سەرەکیمان لە قوچکە کە هێزی فاروق بوو هێزی قەرەداغ بوو تەنها بارگای سەرەتاییمان ئەو شوێنە بوو دەرەوە با بڵین مرکزمان بوو ئەگەر هێزمان بچوایە بۆ هەر شوێنێک ئەوایە لێەوە مشاورەمان بکردایە و ئیجتماعمان لەسەر کردایە و کۆبوونەوەمان کردایە و بڕیارمان بدایە و کەسەکانیشمان دیاری کردایە چی فەرماندەیەک بۆ کوێکەی لەگەڵایە چۆنە چەند جۆر چەکە بەی ئارشیە بیکەیسیە قەناسەیە ئەمانەمان تەوزیع کردبوو دیارە لەوێ کە دوایی هاتینە سەر شاخی ئێرە شاخی بەردەکەڕ هاتین سەیرەکەین پێشمەرگەی تریش تەبانینی هێزەکانی کە یەکێتی و ئەوانە لێرە بوون لەگەڵ حەمەی حاجی مەحمووانە لەسەر شاخ بوون ئاگا من لێبوو کە چوینە لای ئەوان سیرەکەین بە هاوەن قەسفی ناوچەکە کە ناوچەی منطقی باوە خۆشێن و ئەمانە هێزی یەکێتیش بەسەر شاخی بەردەکەڕا دیار بوو لەولاوە لە دەربەنی خانەوە جاش هجومی کردبوو بەسەر شاخە هاتبوون ڕێک بە هەموو جادەیەکیشا بە دەبابە و ئەمانە ئەسکەرەکە هەمووی هاتبوو بۆ ناو باوە خۆشێن ئەتر ئێمە لە سەروی باوە خۆشێنەوەین لە خوار باوە خۆشێنەوە گردێکی لێبوو تەمان مەقەرێکی تریشمانە بوو لێرە لەکانی ژاڵە کاگە عارف عباس و ئەوان بوون لەوێ دیارە تر ئەو کاتە کە بڕیاردرا من بوومە دەستەی هجوم کە لە پێشەوە 25 نەفەرم جیا کردەوە کاک سادق گەرمیانی و کاک خالید و کاک شاه حەبیب و مجموعەیە برا بووین هاتینە خوارەوە کە هاتینە خوارەوە کاک خەباتم لەگەڵا بوو کاک ئەنوەر هەڵەبجەی ئەنوەر عەبدوڵڵا لەسەر گردێک دامنا وتم کاک ئەنوەر ئەم شوێنە وابزانە شاخی ئوحودە نابێ پشتمان چۆڵکەی چونکە ئەوە باوە خۆشێنە ئێمە بڕۆین دەسەوەی خەبووینەوە لەسەر لەگەڵ هێزی با بڵێن عسکەری حکومەتی بەعسا دیارە هێزێکی قواخاسەوانش بوون یعنی هێزێکی شەڕکەر بوون هێنابووی بە نیەتی ئەوە ناهات بوو بگەڕێتەوە لێدانێک بکاو بگەڕێتەوە یعنی هجومێکی با بڵێن سەرەکی بۆی کرد ئەویست ڕێک دەرچێت لە قەرەداغۆ دەرچێت لێەوە بەرەو چەمچەماڵیش بیبڕێ ینی منطقەکە لە گەرمیان ببڕێ دوایی کە هاتینە خوارەوە دیارە ئێمە دەسەوەی خەبووین لەگەڵ با بڵێن لە باوە خۆشێن بە تایبەتی لە ناو قەبرستانوانە لەوێش دامەزرا بوون کە بوو بە شەڕ ئەتر من لەو کاتە دەبەن بروسکەشمان کرد بۆ کاک عارف عەباسوان بێنە خوارەوە لە ناو مقەڕەکەوان سەر شاخی خوانیان گرت بوو بۆی هەستمان کرد اینجا زۆربەی زەختی قواتەکەی لەسەر عسکەرەکەی ئێمە بووین هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی بوو زیاتر مەترسیەکەش لەسەر مقەڕەکانی ئێمە بوو زیاتر مەقەڕی حسک تۆزێ لەو لایتر و ئێمە بوو یەکێتی لەو بەرەوە بوو ینی لەو سلسلەکە ئێمە تایە مەقەڕی یەکێتیان نەبوو عەلا کولین تر دوایی کە کاک عارف عەباسوانیش هاتن و ئەو هێزەیش کە لە با بڵێن لە قوچکەوە لەگەڵ ئێمە هاتبوو دەستمان بە هجوم کرد الحەمدوللا لە ماوەیەکی ینی چەند دقەیەکە لە ناو باوە خۆشیان هەڵمان کەندن ئەتر من لە سەرەتایی نەکەوە بریندار بووم پارچەیەک بەرقاچم کەوت تا چوینەتە ئیمام خار و ئەمانە طبعا پێشەوە شتێک باسکەم طبعا پێشەمە مقاومەیەک هەبوو والی ناوێک لێوێ شەید بوو کوژرا بوو دیار بوو پێشمەگەی کێتی بوو لەگەڵ مجموعەیە برایکە لەوێ کاک حەمەد سەعی و ئەمانە لە هین بوو دیارە ئەو برایانە لێرە باشتر ناوەکانیان نەزانن داوای لەبر نەکەم نەگەر هەن ناوی هەندێک کەسم لەبیر چوو بووە یعنی پێشەوە ئێمە دەسەوەی خەبین ئەوان ڕێگەیان ینی بەریان بە هێرشەکەی هێرشی عسکەریە گرت بوو دوای ئەوە تا نزیکی بانگی مەغریب بەتەواوەتی تاریکی کرد بوو تا چەمەرگەمان لێپاک کرد ئەو کاتەی کە ئەمان لە شەڕەکە بوون بروسکەکەت بۆ هات ئێوە ئاگاتان لە شەڕەکە بوو یانی دەستی پێکرد بوو ئاگاتان لێ بوو
تانزانی خەڵکیکی ئێوەش هێزێکتان لەناو شەڕا بەشدار بەڵێ قوربانگیانم برایان کە هاتبوون لە هێزۆ کە بۆ کاک شاڵاو فەرمووی لە قوچکەوە بروچکەیان بۆ من کرد کاکە گیان تقریبی خۆت و 6 نەفرێک بێنن بۆ ناو شەڕەکە و باقییان دامەزرێنێ ئاوا لاوەلا بەڕووی ناوتاقا با کەمین بن نەک لە پشتمان لێ بگرن منیش ببوورە مەقەڕەکەی تۆ پێشمەرگەکانیەوە زۆر بوو بەڵێ قوربانگیان منیش قیسە تقریبی دەوری 25 نەفرێکم لەگەڵا بوو منە و کاتێ مەجموعەیەکم هەڵ بژارد هەر خۆم ئیسە لە یاد من کاک حاجی مەحموود بوو یەکێکیان کاک ڕەحمان حسەین بوو کاک سەر حەمەخان بوو کاک بەڕەحمەد بێ کاک محەممەد فەرج بوو کاک بەختیار حەمەمین بوو کاک وەیسە محەممەد بوو ئەوانم لەگەڵ خۆمان بۆ شەڕەکە برد و ئەوانیشمدا وتم کاکەگیان لێو بچن بۆ کەمین بۆ ناوتاق لە دێی باوە خۆشێن یەکمان گر لەگەڵ کاکشاڵە و ئەوان ئیتر تەقە گەرم بوو شەڕ دەستی پێکرد بەڵام وەک ئاماژەی پێدا کاک شاڵاو بەر لە ئێمە بەرگریەک بوو کاک حەمەسعید خەڵکی ئیمام قاڕە و کاک حەسەنیش خەڵکی چەمەرگە بوو جەماعەتێکیان لەگەڵ بوو بەڕاستی شەڕێکی قارەمانانەیان کرد بەرگریان کرد تا ئێمە فریایان کەوتی باشە یەک پرسیار کاکی عارف لەو کاتا کە شەڕەکە بوو تەقە گەرم بوو ئێوە هات نەخوارەوە ئێوە توانیتان لەگەڵ ئەمانە هێزەکانتان تێکەڵکەن بەڵێ قوربان تێکەڵ سەر و خوار وەسان لی سەر و خوار هەر یەکی قۆڵێکۆ بوو بە شەڕ ئێتر لە ڕەحمی خواوە مسافەیەکی کەم خۆیان کردۆ بە ناو کانیسەر ئەگە بیرت بێ ئەوان یعنی چیان پێ بوو چەکی قورس بەکارێن یا بڵێن زرێ پۆش ئەوانیان پێ بوو قوربانگیان بەڵێ تۆپ و ئەمجا دەبابە و مدەڕعە زۆربەی مدەڕعە بوو زۆربەی مدەڕعە بوو ئێوە بە کلاشین کۆفێ ئێمە بە قوربانگیان بە کلاشی کۆف و بە ئاربیجی زیاتر ئاربجی دەوری ئەبینا بە کلاشی کۆف بڕوا بکە لەگەڵ ئەم برایانە زۆریان لێرن هێنیشمان لەگەڵ بوو کاک قارەمانیشمان لەگەڵ بوو برای ئەم کاک سەعەدەکە لێرە بەڕاستی پیاوێکی قارەمان بوو قارەمان هەر خۆی قارەمان بوو بڕوا بکە جوندی بەسەر مدەڕعەوە داکەوتووە نەیانتوانی و هەڵی گرن بیبن لە گوێی جادەکە داکەوتووە بەڵێ ئەو کاتێک کە ئیتر تۆ هاتی بۆ لای کاک مەحموو ئەوان کاک شاڵاو بڵێن بەڵێ ئەمان ئیتر قورسایی هێرشەکەیان لەسەر کەم بۆیەوە توانیتان بە شێوەیەکی وە هاوکاریان کەن کە ئەمان بتوانن یعنی شوێک بدەن هەناسەیە بدەن بەڵێ قوربانگیان ئێمە لەوێەوە لەگەڵ ئەو کاک حەمەسعیدێ کە باسم کرد خەڵکی ئیمام قاڕوو ئێمە یەکمان گرت لەگەڵ هەندێک برادەری خۆمان پێشتر تەنزیم بوون لە خوارەوە گەین بە کاک مەحموو ئەوان والحاصل لوتیشکا حیزبی باس کە لوتیشکا بەسەری کەوتین لە خواریشە و لەسەریشە برایانی یەکێتیش ئەوانیش بەشدار بوون بەشداریان کرد بە تایبەتیش ئەو کوڕیان بریندار بوو شەید بوو کاگوالی نابوو پێم وایە خەڵکی ئەم دێوانە بوو ئەمەوێ بچمە لای کاک بەکر کە خەڵکی بەردەکەڕەوە خۆی ئاگای لە مەوقعی جوگرافیاکەی ئەم ناوچەیە کاک بەکرەکە بکرێ بیتە ئێرەوە نزیکەوە کاک مەلا بەکر بزانم یعنی حیزبی بەعز بۆچی ئێرەی کرد بۆ ئاماژ ئایا تەنها هۆکارەوە بوو کە هێزی پێشمەرگەی لێبوو بڵێن هێزەکانی حیزبەکانی تر و هێزەکانی ئێوەش لە منتیقەیە بوون یاخود ئەمە هەر منتیقەیەکی استراتیژی بوو بەعس ئەویست بۆ خۆی کۆنتترۆلی بکات بسم الله قوربانیان ئەو منتیقەیەکی محەڕەمە بوو ئەو کاتە حکوومەتی باز دەستی کردو بە ڕاگواستنی دێهاتەکان بۆ جەماعەی زۆرە ملی ئەم دێهاتانەش بازێکی ما بوو لە عەردی محەڕەمە حکوومەت ئەویست هجوم بکە ئەو دێهاتانە بسووتێن یا تەختیکە یا منتیقەکەش داگیرکە حکوومەت لە دەربەنی خانەوە هجومی کرد بە پشتیوانی قواتێکی زۆر مەدفەعی گەورە دەبابە ئینجا جاش قوتەکە خۆتێکی زۆر بوو لە سێ میحوەرە لەو میحوەری شاخی گوڵانەوە ئەوە بەرەو شاخی زەردە لەم چەمی دێوانەوە بەرەو باوەخۆشێنەوەوانە لەم شاخی بەردەکەڕ و ناوتاقەیشەوە بەرەو ئیمام قاڕ و باوەخۆشێن وانە باشە تۆ ئەو ڕۆژە کە هێرشەکە دەستی پێکرد و بڵێن هاو بیرەکان و پێشمەرگەکانی هاوسەنگەری و بەشداریانگە تۆ لە چۆ بێ ڕۆژانجیان ئێمە دانیشتو بوون خەڵکی دانیشتوی دیاری لەم بەردەکەڕ دانیشت لەم بەڵێ علاقە و پەیوەندیمان بوو لەم بەردەکەڕ دانیشت بوون ئێمە هەر شەڕێک وایە هەر لایەنێ بیکردایە ئێمە بەشداریم لەگەڵ جاری وا بوو
پێش لایەن ئەگەیشتنە سەر شەڕەکە چونکە ئێمە یەکەم دێر لە سنووری دیهاتە ئێمە بووین لە منتیقا هەرچی ڕووی ئەدا لە منتیقا ئێمە بەدێم میوە بووین باش هەموو شێوە ئەوەی کە گرنگ بوو من ئەوەمەوێ ئێوە ئەو ڕۆژە وەکو لایەنگر یا بڵێن ڕێخستەکانی بزوتنەوەی ئیسلامی چه هاوکاریەکی ئەمانتان کرد چیتان کرد ئایا چۆن چوون بەدەمیانەوە لە سەرەتای هاتنیانەوە هەتا کۆتاییەکەی بەوە هەمویان شاهدن کە هەموو هاوکاریەکماکردن حتا ڕێنمایی ئەوەیش کە مەقڕیان کردێتەوە یارمەتیمان داون شتمان بۆ کڕین شتمان بۆ هێناون ئەو کاتە خەڵکی پێشبەرگەی ئەم منتیقەی ئەمەی بزوتنەوەی ئیسلامی هی کەمێکی خەڵکی ئەم منتیقەی دەڤەری ئەمە بوو هەمووی خەڵکی منتیقەی دەڤەری هەورامان وەڵەبجە و شارە زۆر بوو زۆربەی زۆریان ناشارەزا بوون لە منتیقا حتا بچوونە شتێکیان بکرێ ئێمە ڕێنماییمانەکردن بەڵێ ینی وە بە شایەتی هەموویشیان کە لەوانەیە هەمویان شایەتی تۆ لەگەڵ ئەم پیاوانە ئێستا کە بە تایبەتی کاک شاڵا و کە فەرماندەی بەشێک لە هێزەکە بووە وە کاک عارف کە لە کانی ژاڵە مەقڕی داناوە ئێوە تەنسیقتان هەبوو تۆ ئاگاد لەمان بوو تەنسیق نەک تەنسیق زۆربەی ئێواران ئەمان ئالەم سەردەنجیرە هینە هاتن دانیشتن ئێمە شاتین لەگەڵیان دانیشتن تا ئێوە ئێمە ڕۆیشتنەوە بە دێگەی خۆمان وانە چوونەوە بۆ مەقڕگەی خۆیان ئەنی ئەوە پەیوەندی و عەلاقەمان لەوانەیە ئێستا کاک بەکرد خەڵک بەهۆی ئەوەی کە دەسەڵاتی کوردی 30 ساڵە یعنی مامەڵەیەکی دروستانەی لەگەڵ خەڵکانیەوە نەعەدالەتێکی زۆر هەیە کە باس زە و مێژووە ئەکرێەوە باز زەخەباتی ڕابردووەکرێ خەڵک باسی ئەوە کاڵێ خۆزگە ڕاپەڕینمان نەکردایە خۆزگە ئێوە هەر کاتی خۆشی بار بوون بەسەر شانمانەوە من ئەمێ ئەوە لە تۆ پرسم ئایا ئێوە وەکو یا تۆ کە لە مەنتیقەکە بوویت و ئێوە خەڵک لەگەڵ خەڵکەکە تێکەڵ بوون و ئەمانیش پێشمەرگە بوون ئایا ئەمانیش هاوشێوەی پێشمەرگەی هێزەکانی تر جۆرێک لە بارقورسی بوون بەسەر خەڵکی ناوچەکەەوە بارقورسی جیاوازی ئەمان چی بوو لەگەڵ ئەو هێزانەی ترا جیاوازی ئەمان بەرنامە و فکرەکە بوو فکرە خەڵکێک لە منتیقەی ما زۆری بوو هەمووی هاوکاری هێزی پێشمەرگەکرد هەموو لایەنێک بە حیزب شوێیش هاوکاریە کرد بەڵام وەکو فکرە حەزیە کرد هێزێک بووە کە فکرەی ئیسلامی بێ و دیفاع لە مافی ئەمگەل لە بەش قوڕاو زڵم لێکراوە بکە یعنی خەڵکی منتیقەکە ئەمانیشی وەک ئەوان سیر نەکرد حتا ئەو ڕۆژەی کە ئەو شەهید وای لێ شەهید بوو لە تەعزیەکە حکوومەت قەسی تەعزیەکەی کرد پارچەیە دای لە شەیالەی پێشمەرگەی لەگەڵ مامۆستا مەلابراهیم بۆ شەیالەکەی بڕی گۆشتەکەی بڕی نەکرد خەڵکی دیەکە یانوت پێشمەرگای مامۆستا مەلابراهیم گوڵە نایان بڕێ هەندی خەڵک ئەوە شێوە ئەوە تەماشایان کرد کاک شاڵاو کەوتی ئەو کاتەی تر چوونەوە بەرەو چەمەرگیانی شەڕەکە تاوەکو نزیکی بانگی ئێوارەی خایاند بەڵێ ینی تا تاریکیشی کرد کە ئێمە هاتینەوە بۆ باوەخۆشێن و هاتینەوە بۆ مچەکوێر دیارە شەو هاتینەوە ناو مچەکوێر بەڵام شایانی باسە وەکو کاک مەلابەکرد باسی کرد ینی پشت و پەنای ئێمە ئەم برایانەی بەردەکە ڕووکانی هەنجیر و مەسۆی ئەوانە بوون دیارە نەک هەر بە چاوساقی پێشوازیان لە ئێمە کرد چاوساقمان برد بە ماڵ و بە خوێنیش لەگەڵمانە بوون ینی شەیدیشان داوە بەقەدەر ئەوەی کە ئەم هێزەی ئێمە لێرە پێشمەگەی لە شەید بوو بێ ئەوان زیاتر شەیدیان داوە هەن لە ئەنفال لە پێش ئەنفالەوە ینی جێگەی باوەڕێکی ئەو تۆی ئێمە بوون ینی ئەتوانم بڵێم وەکو کابرای کوردە ئەڵێ لە پشتێنمان لێکرد بوویەوە ینی ئەمە ئەو پەڕی ئاسوودە بووین کە خەڵکێکمان لەگەڵایە لێرە کە بە تەواوی معنا پشتی پێبەسین ینی باش زۆر باشە ئەی دوای ئەوەکی تر شەڕەکە بەکوێ گەیژنەتی شەڕەکە لە سەرەتاوە کە ئێمە هێزی با بڵێن عسکەرەکە شکا کە قواتی ئێمە لەسەری بوو یەکێتیش لەسەر شاخی بەردەکە ڕۆ لەگەڵ حسکا هەمەی حاجی محموانە وتم بە هاوەن لیانەدان کە عسکەرەکە شکاتر جاشەکانی شکان کە جاشکا بەرەو چەمەرگە هاتنەوە جاشکان ینی بەرەو کانی سارد و چەمەرگە بەرەو دەربەنی خان هەتا من لێ هەندێک لە فەرماندەکانی یەکێتیم بینی شەید کەوسێکیان هەیە دوای لە شەڕی پەکەکە شەید بووانە کوژراوە لەوێ بینیم ئاربجێکی پێبوو گولەی پێ نەبوو وتمەوە چیە کاکە وتی وەڵای ئەمە لەسەر شاخ بووین جاشەکە شکاوە ئیسا بەرەو کانیسات کاوانشاتن شۆڕ بوونەوەتن خوارد وتم کاکە ئێمە گولەی ئاربجی زۆرمان پێ ئەو ئاربجەمان بەرێ ئاربجی یانزەیەکی پێبوو ئەتر ئایا لە جاشەکان بەجێما بوو چۆن بوو ئەلاکولیم پێ بوو تر ئاربجەکە یا بە من چونکە هیچ گولەشتیم پێ نەبوو وتم ئێمە گولەمان پێ بمانەرێ تا ئەمە هێشتا بە تەواتی ینی بەرەو چەمەرگە ڕۆشتین هێشتا بە تەواتی چەمەرگە ئازاد نەبوو بەس من جەماعەتم لەگەڵا بوو کە بەرەو ناو چەمەرگە ڕۆشتین دیارە ئەو کاتێک کە بە دوای هێزەکانی بە دوای هێزەکە ڕۆشتین تا ئەو کاتێک کە دڵنیا بووین ئێمەش تەوان حسابی ئینسیحابی خۆمانەکەین موقعەکە کە لەوانەیە هجومی دووبارە بکاتەوە
حسابی ئەوەشمانە کرد طبعاً اینجا هێزەکەی ئێمە تا ڕادەیەکیش کەوتیتە ناو شەڕگەیەکەوە یعنی ئەوە نییە بڵێ لەسەر سلسلە شاخێکم بتوانی هەر خۆت کۆکەیتەوە لە ناو دەشتاییەکەیت هەمووی جەوڵجەوڵە وەکو کابرای گەرمیانی وتی لەبەرەوە ئەوە ینی تەسفی حسابێکی خۆمان مەگردای بزانین هەموو هێزەکانمان کۆکەینەوە جارێکیکە لەبەرەوە چاوەڕوانی ئەومان کرد جاری دوو هەمتر هجووم کاتەوە ئەتر لە ناو چەمەرگە با بڵێن تر کاتەکە درەنگ بوو کۆتایی پیات بوو بەس تەنها بە تاریکی کرد بە دۆشکە تەقەی لێکردین لە کانیساردەوە بە تۆشکە تەقەیە کرد ینی نزیکی دەربەنیخان بووبووینەوە ئێستا کە ئێستا قسەیەکەین دەربەنیخان و چەمەرگە و کانیسارد و هەمووی ینی دووربینی باش و پێبێت جوان ئۆتۆمبیل لە نزیکی دەربەنیخانە ڕۆ هەمووی بینین ینی هەموو سەرشاخەکانمان هەمووی ئەبینی بە دووربین باش ئەمان بینین دوایەوەی کە تاریکە شەڕەکە کۆتایی پیاو هاتینەوە بۆ ناو مشەکوێر دووبارە اینجا لە ناو مشەکوێر دەستکرا تاوان کاک عارف و عباس ئەوانش لەگەڵ هێزێکی یەکێتی مابوونەوە کە بۆکو بڵێن دیفاع لە پشتی جەبهەوە کە ئاگادار بنەوەکو حکوومەت دژە هێرش بکاتەوە جارێکیکە کە شکا بوو ئەتر دوایی کاک عارف و عباسوانە سعات 9 شەوانە گەڕابوونەوە بەس دوای ئەوە ئێمە لە مچەکوێر بووین لێرە لەم دێی پێشەوەمان تەقە دروست بوویەوە دیسان کە تەقە دروست بووە دیار بوو هێزێکی حیزب شوعی لە گوڵانەکان کردویانە ئەم بەرەوە تاوان لەو قۆڵەشە هجوومی کردبوو حکوومەت کە هاتوونەوە بەرەم ئەملا کەوتون بەسەر هێزەکەی حکوومەتا کە هەمتر هاتوون بۆن جەنازەکانیان تاوانەوە شانی باسە جەنازەیەکی زۆریان بەجێ مابوو هەتا من دێمەوە لات بۆ ئەو زیانەکان بەڵام با بچمە لای کاک عارف بزانم دوای ئەوە کە شەڕەکە وردە تەواو بوو ئەمان چیان کرایە مەقەڕەکەیان هەر بەو شێوەیە لە شوێنی خۆی مایەوە کاک عارف مەقەڕەکەتان مایەوە بەڵێ قوربانیان حەزەکەم قەوسێکم بیتێ بەر لەوەی باسی ئەوە بکەم بۆ تەکی لەسەر قسەکانی کاک مەلا بەکر من زۆر مەمنونی یەکێکیان منم ئەوە مەقەڕمان بۆ زۆر مەمنونی کاک مەلا بەکر و کاک فارس و براکانی کاک مەلا بەکر و براکانی کاک حەمەد سەعید کە خەڵکی ئیمام قایڕ و براکانی و کاک مەلا کەریم و کاک تۆفیق و حاجی سدیق کە خەڵکی کانی هەنجیرن بەڕاستی مەمنونی من ئەو سێ دێمە بەڕاستی بەڵێ قوربانیان ئەو زۆر هاوکارمان من قوربانیا هاوکار هەم ڕۆژی ینی هاتنوان تا ئەخیری شەڕەکە و تا ئینسیحابیش تا کیمیاویەکەیش تا ئێسش هەر هاوکارمان من بەڕاستی جا بچمەوە سەر باسەکەی قسەکەی جەنابەت بەڵێ ئەو شەڕەکە ڕوون کراوە بۆت ئەوە بوو مسافەیەکی کەم خۆی کردەوە بە چەمەرگا حیزبی باعث بە جەش و جێش و دەبابە و مدەڕەعەوە ئەو کاتە ئێمە پردێکی لەوێ یەکمان گرت پێدا بوون برایانی یەکێتیش کاک جەمیل هەورامی پێیا بوو وتی برایانی بزوتنەوەی ئیسلامی با مەفرەزەیەکی هاوبەش بمێنێتەوە تا دەوری سەعاڵ 9 لەبەر ئەوەی ئەحسا کراوە بە هەردوو لامان و ئەحسامان کردووە و لەگەڵ کاک حەمەمراد بەڕەحمەت بێ شەید حەمەمراد کاک شەید حەمەد سەعید لەوێ بوون بەشدار بوون ئەحسا کراوە حەڤە جوندی حیزبی بەعەز کەوتون بەجێ ماون با نەیان دزنەوە نەیان بەنەوە ئەم شەو تا تەکبیرێکیان بکەین منیش ئەوەی ڕاستی بێ بە هەوراميانە وتم کاک جەمیل من حەزەکەم مەفرەزەکەی فەرمەوە من بزوتنەوەی ئەمێنمەوە لە باتی بزوتنەوە وتی مامپۆڵە گەڕا مامپۆڵایەکی دۆزیوە بە حەق مەسئولیاتی بوو وتی خۆت و جەماعەتەکە وەرە ئەم کاکەیە ئەم مامۆسایە بە من مەسئولتانە تا ئینسیحابەکە ئەو چیتان پێ ئەڵێ واکەن وتی برایان بزوتنەوەی ئیسلامی بەیانی بیان مەگەر تەشریف بێنن بۆ مەڵبەند بۆ سێوسەینان با شتێ بنووسین لەسەر وەزعیەتی ئەم هجوومە باش ئێمەش بەیانی 5-6 نەفەرمان ڕۆشتین بۆ سێوسێنان بۆ مەڵبەند کاک جەمیل و فایق گوڵپی دکتۆر فایق گوڵپی و ئەم کاک عەمەر فەتاحە مەسئول مەڵبەند بوو شکر و شێوازی نەکان نووسی جەبهەکە و شەڕەکە و سعات ئەوەنە جەنازە بەجێماوە ئەم جەنازانە بابەشکەین 5 بۆ بزوتنەوەی ئیسلامی و 2 بۆ شوێعی و 2 بۆ حەسک و باقی بۆ خۆیان ئێمەش وتمان ئێمە جەنازەمان نابێ ئەم جەنازانە لەبەر ئەوەی ئینسانن بنێژرێن چووکە ئینسانن بەڕاستی ئێمە تەنا ئەو تەکلیفەمان لە ئێوە هەیە با ئاوا بێ حورمەت نەبن یانێ بێ عیجاب نەبن هەر چۆنێ ببێ بکرێن بەژێر خۆڵەوە ئیتر ئێمە وەلحاصڵ جەنازە نافرۆشینەوە ئیتر خۆتان ئەیفرۆشن کەفی خۆتان
وەسا خالی تۆزێک وەرە نزیکەوە بزانم تۆ ئەم قسانەی ئەم بەڕێزانە کردیان بزانم گۆشەیەکی تریا بەشێکی تر لەو ڕوودا و دیمەنانەی ئەو ڕۆژانە بینیت لە شەڕەکە چی بوو فەرمووی. بسم الله الرحمن الرحیم. وڵای لەو ڕەشەڕانە کە ئێمە بەشدار بووین کاتی خۆی لەگەڵ جەماعەتی برادەرانی یەکێتی و جەماعەتی کاکە حەمە لەم منتیقەی شەڕا، ینی شەڕێکی بەڕاستی شەڕێکی زۆر زۆر گەورە و شەڕێکی زۆر زۆر مهم بوو لەو کاتەدا. ئێمەش کە بەشداریمان کرد لەم شەڕەدا بەڕاستی ئەو هێزانەی ئێمە ینی قارەمانانە شەڕیان کرد و بەرامبەری دوژمن بوونەوە. ئەملا ئێمە لە ئەو دوژمنیش کە ئەو قواتەی هێنابوو هەم بە دەبابە و هەم بە مدەڕعە قواتێکی زۆرە و قوواخاسە بوو. قوواخاسە بە تایبەتی لە جێشی عێراقیە زۆر مهم بوو. ئێمە بەرامبەریان وەساین و ینی شەڕەکەش ئەوەنەی نەخاوێن هەمووی بە سەعاتێ نزیکی دەربەنی خانمان کردنەوە. تۆ لە ناو هێزەکەی کاک شاڵاو بوو یا لەگەڵ مەقەڕەکەی؟ من لەگەڵ کاک شاڵاو بەیەکەوە بووین. بەڵێ لەو شەڕەدا بەڵێ. ئەوەی کە یعنی لەو شەڕا تۆ بینیت بۆ یەکەم ڕوبەڕووبوونەوەی هێزێک لە مەنتیقەکە کە هێزێکی ئیسلامی بێ هێزێکی عسکەری هەبێ، یعنی چی بوو کە تاوەکو ئێسش لە بیرەوەریدا مابێتەوە؟ وەڵی هێزێکی ئیسلامی زۆر ینی بەڕاستی هێزێک بوو، ینی نمونە بوو، نمونە ئەو کاتە زۆر مهم بووکەوە زوتنەوەی ئیسلامی لەو شەڕا هەتا خۆیان بەدەمی خۆیان من لە خۆیانم بیستکەوە لە برادرانی یەکێتی لە برادرانی حزبی سۆسیالیست کەوا بەڕاستی سەلماتن کە ئیسلامین لەو شەڕاکە ئەو شەڕەشکا و بەرامبەر دوژمنە وەساون و شەڕێکی زۆر زۆر پیاوانە و مهمتان کرد، ینی کە ئێوە سەلمانتان کە ئێوە ئیسلامین بەڕاستی، ینی ئەوە هێزەکانی یەکێتیش و جەماعەتی کاکە حەمە. باشە دوایی لەگەڵ کاک شاڵاوە کە گەڕانەوە ئێوە شەڕەکە نەماوترەڵێ شەو دنیا تاریک بوو کۆتاییات چوونەوە بۆ کوێ؟ وەڵا هاتینەوە ئێمە هاتینەوە بۆ مەقەڕەکانی خۆمان کە ئێمە مقەڕێکەکەینی کاک عارفوان لەم کانیژاڵە بوو. بەڵێ شەو لێرە ماینەوە بینێک ئیتر دوایە هاتینەوە بۆ مقەڕێز. باش دەست خۆش بێ. بابزانم کاک سعد قارەمانیش کە هەم خەڵکی مەنتیقەکەیە هەم لەلایەکی تر یەکێکە یا بڵێن بەرپرسێکی عسکەری هێزی قەرەداغ یا بڵێن هێزی فاروق بووە. ئەو کاتانەی کە ڕووداوەکان ڕوویە کاک سعد ئایا ئێوە بیرتان لەوە کردەوە کە بارەگای سەرەکی هێستان کە بارەگاکەی قوچکە بوو کەوتە مەترسیەوە ئەو قسانەی کاک شاڵاو وە کاک عارف عەباس وە کاک مەلا بەکر کردی وە کاک نەبەس هەندێکی وت بزانم تۆ لەسەر کۆی قسەکانی ئەوان چیت هەیە؟ ئایا ئەوانەی کە ئەوانتیان ئێوەش بە شێوەیەکی عسکەری ئاگاتان لەمان بوو کە ئەمان لە جەبها بوون و شەڕیانە کرد وە تەنزیمەکانیشتان لە لادیەکانە لە مەنتیقەکانە هاوکاریانەکردن ئیشیان بۆکردن و کاراسانیان بۆکردن؟ بەڵێ بێگومان دەستی برایان خۆش بێ جوانیان باس کرد جا ئەو کاتە هەر تەنیا ئێرەش نەبوو کاک ئارام بەڵکو لە منتەقەی شەمەوێلەکەش ئەمە لەوێ هێزمان هەبوو دیسان لەوێش هەردووش شەرەوانم ئەوە لە بەرنامەی باسی شەمەوێلەکە بەنسبەت ئێرەشەوە ئەو کاتەکە ئەو هێز لە هاتینوە لەگە کاک شاڵاو کۆباسێک لە دوکان بووین بەیانی زوو بزرمێت تۆپ هات کاتی نەدەرەوە لە کاک شاڵاوانەوە مەخەر لە مەخەر لە کاک حاج محەموو کاک عارف عەباس و برایانە کاک ساتە گەرمانی و هەموو ئەو برایانتر کە هەن داوای لێبردن هەمیانێکن کە نەکریناوی هێما برینیا بیرمان بچێ لێ بەرنامێکماندانە بۆ شۆبی کە شەڕەکە چۆن بکرێت ئەو شەڕە لێرە بۆ بزرگترین ئیسلامی یەکەم جار بوو شەڕ بکرێت لێرە ئەو هێزیەک ئێمە کاتبوو نەخوارەوە هەم هێزی سەلاحەدین و هێزی نەسر و هێزی خالید و ئێمەش کە لێرە قەرەکمانە بوو کە ناومان هێزی فاروق بە هەمووی ئەو هێزە لەو کاتە ئەو هجوومەکە کرا ئەو هجوومە بە دەرەجەیەکەم بۆ بەسەر بنکەکانی بزرگترین ئیسلامی بوو چکە زانی بیان کە بزرگترین ئیسلامی لەم منتیقەیە بۆ یەکەم جار هێزێکی ئیسلامی تێتە ناوچەکەوە جگە لەوەش هێزێکی زۆر هات بۆ خوا لە بزرگترین ئیسلامی ئەو کاتە ئەنفالی سەرگەڵ و بەرگەڵ و ئەوانە هێ باشەوە دەستی پێکرد بوو یەکێتی نیشتمانی لەم ناوچەی تەنها کاک جەمیل هەولایی مابووە وەکو هێزێکی عەسکەری لە منتیقەکە ئەوەی کە مابوو تەنها هێزێکی باش بوو پتەوە بێ بزرگترین ئیسلامی بوو لەگەڵ کاک حەمە حاج محەموود شکاوان هێزێکیان لێرا بوو حەت یەک شت هەیە بۆم بێژوو یەکێک لەو برایانی کە پێشمەرگە بوو لە لایەنە سیاسەکان لایەنێکی سیاسی تەسلیم ببووە کاک شاڵاو ڕەنگە بیری بێ پێشی جێش و جاشەکە بەرە و مەسەر مەقەڕەکانی ئێمە چونکە ئەو مەقەڕەکانی نزیک مەقەڕی ئێمە بوو کاتی خۆی ئەو کاتە کات نێرەوە ئەوەی کە ئەو برانە باسییان کرد بە تاکید دوا بوو جگە لەوەی برانی مەسۆی لەو بەرەوە کە ئامان شێزێکی بەرگری بە خۆتمە لەگەڵ هێزی کاک مەلا بەکر و بەردەکەڕ و لەگەڵ کاک جەماعەتەکان هێن جوور ئەمجانی کاک عارف عەباس باسی کرد
بە درێژایی ئەم دۆڵە بۆ ئەو بەر لە مەسوی بوو ئەم بەر دەنگی ئەڵڵاهو ئەکبەر هات بۆ یەکەم جار بجێ شێلاقی گوێی لە شتێ بێ بە ناوی ئەڵڵاهو ئەکبەر حتا لەوانەیە بە هێزێکی پازدار نازانێ بەڵام هێزی بسنوی ئیسلامی بوو بۆ یەکەم جار ئەو شەڕەکەکرا بە هیمەتی ئەو برایانە لە مناوچەیە. باشە کاک کەمال یا بڵین کاک سەعەد ئێوە چۆن ئاگاتان لەمان بوو چۆن وەکوڵێ هەم دڵتان لایەن بوو هەم چاویشتان لەسەریان بوو ئارام ئیداری بە تەنزیمەکانتان پێشمەرگەکانی مەنتیقەکە ئێمە ئیداری هێز بووین لە هەموو کاگەمان لێ بوو بە هاتوش واگەمان لێ بوو بە خواردن و خۆلاک و فیشە گاگەمالیان بوو چکەمە هێزە قورسی هێزەکەمان لە قوچکە بوو لەوێەوە تەوزەعاتی خواردن و زەخیر و هەموو پێداویستەکرا بۆ ئەم ئیمام قاور و بۆ لای کاک عارف و کاک چاڵەوەوان. کاک شاڵاویستە تۆ لێ باسی هەندێک لە زیانەکان کەی ئێوە بۆ یەکەم جار کە شەڕێکی جەبهەی ڕوبەڕووە بنەوە لەگەڵ دوژمنەکانتان یا لەگەڵ حکوومەتی عێراقیە چی بووەوەی کە تۆ لەبیرت بێەوە فەرماندەی هێزەکە بیت و ئاگاداری هەموو کۆی ڕووداوەکە بووی لە ناوچەکە ڕوویە دیارە ئەوەی کە جێگەی باسە طبعا حکومت کە هێت جگەلەوە دەبابەی پێوەمانە بەڵام لە کاتی ئینسیحاب و شکانە پەرتەوازە بێ ینی هێزەکەی ئەوانیش پەرتەوازە بوو لە چەند قۆڵێکەوە با بڵین لێ قۆڵەوە هجومیان کرد بوو کە لای ئێمەوە بەڵام لە سێ قۆڵی لە دوو قۆڵێکەوە هجومیان کرد بەڵام بیزەبێت ئەو قۆڵی ئێمە کەشکا قۆڵەکانی تریشکا چونکە تقریبا تەرکیزیان لەسەر بارگەکانی ئێمە بوو. شایانی باسە ئەوەی کە کەمال ئەشرەف قارەمانیش باسی کرد دیارە ئێمە سێ دێ لێرە هەبوو من ئەمەیە بڵێمەوە سێ کوچکەی دیفاعکردن بوون لێ بە مەسۆی و بەردەکەڕ و کانی هەنجیر يعني أمانة مجموعة برابون أنصار يعني فعلا أنصار بون وكو أنصاري مدينة يعني بشتو بنامان أمان بون براسي إن جا تشاو صاغمان بون إن جا أقد برينارك من بوايا شتيك من بوايا خواردن بوايا هرشي بوايا بشت من بمانا بس چونك لناو چكاتو لناو چيك عبي تازه هات بيتا ناو چكوا هيزيك هبي هيزك لروي عقيدة وبيرو باور وأمانو برانسيبو شارەزایەکی ئەو توی لە ناوچەکە نەبێ بەڵام لە ڕووی عقیدە و بیر و باوەڕەوە حەماسەتێک و گەرم و گوڕێکی تیابێ پێویست بە چاوساقیشە ینی بەبێ چاوساق ئەو شتانە ناکرێ. باشە باسی دوای شەڕەکەم بۆ دوای شەڕەکە تەمان نەتیجەی کۆتایی ئێمە کە ڕۆشتین تەمان ئەوەی شایانی باسە کە یعنی تەمان ئەڵڵاهو ئەکبەر ئەو چەمەی گرتە بوو ئەوەی کە جێگەی سەرسوڕمانە لە چەند قۆڵێکی تریش کاتی خۆیشی شەڕی تریشمان هەربوو بە تووشەوە ئەم حاڵەتە ڕوویاوە کە ئێمە ئەڵڵاهو ئەکبەرمانە کرد زۆر لە خەڵکی تریش کە بەرگریان پێوتن بە ینی خەڵکی ناوچەکە بوون ئەوانەیش دەستیانە کرد بە ئەڵڵاهو ئەکبەرکردن هەتا کە هەندێک لە هێزەکانی یەکێتی کە ئێمەیان نەناسی لە ئەو ڕۆژە زانیان ئێمە هاتوونەتە ناوچەکە یەکەم جار کە ئەڵڵاهو ئەکبەرمان کرد ینی بگرە لەوە ئەوانیش دەستیان کرد بە ئەڵڵاهو ئەکبەرکردن کە بە دوای عسکەرێکە هجوومەکەمانە کرد ینی بالضبط تركيزي هجومك حزبي بعسيش بو سر بارگەکانی ئێمە بوو چونکە ئەو قواتە ئێمە کە هاتبوو دەنگۆیەکی ئەو تۆی بڵاو کرد بوویەوە لە ناوچەکە دیار بوو کە وەکو کاکەمالیش ئیشارەی پێکرد چاوساقیان هەبوو کە کەوتووە پێشیان خەڵکی تر بوو دیار بوو تەسلیم بوویەوە ڕاستەوخۆ بێنن بۆ سەر بارگەکانی ئێمە دیارەوە هاتبوو نەگەڕێتەوە بە هیچ شێوەیەک اینجا تەسەوری ئەوەی نەکرد هێزێکی وا کتوپڕ ڕوبەڕوویانە بێ ینی پێش ئەوەی کە ئەوان بەتەواوەتی تەسبیح حسابی خۆیان بکەن تەمەرکۆزکەن لە ناوچەکە بە تەواوەتی دامەزرێن و کەمین دەرکەن ئێمە یامان بەسەریان سیرمان کرد خەڵکەکەیش ینی هورەیەکی هاتەوە بەر خەڵکی ناوچەکە هەتا بگرە پێشمەرگەکانی حیزبەکانی هجوم نەما لەسەر منتیقە هجوم نەما لەسەر منتیقەکە تا لە ئەخیری با بڵێن ئەوە ساڵی 87 هجوم نەماتر دوای کیمیابارانی هەڵەبجە و ئەوانە ئینجا هجوم لە بەشێکی کایەمەوە سەری منەمەوێ بزانم کە ئێوە کاک سادق گەرمیانیتان لەگەڵ بوو کاک سادق بزانم کاک سادق ئەگەر بیتە نزیکەوە کاک سادق ئەگەر ئەم پیاوانە باسییان کرد فەرموو داینشە لێرە کاک سادق ئەوەی کە تۆ لەبیرتە و ئەوەی ئەمانەی ئەم پیاوانە کە بەشداریان کرد هەم فەرماندە بوون هەم بەرپرسی بارەگاکان و خەڵکی منتیقەکە بوون و پێشمەرگە بوون بەشداریان کردووە ئەو ڕووداوانەیە ئەو وێنە و دیمەنانەی ئەو کاتانە چۆنەکەیەتەوە بەرچاوەوە چۆن بوو ئێوە بەشداریتان کردوە ئەوەی کە تاوەکو ئێسا لە بیرەوەریتان ئاما بێت و ڕووداوێکی گرنگ و کاریگەر بوو لە قواتێک تشکیل کرا لە دیوی دزڵی بە سەرپەرشتی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی تەمان ئەو کات بە لە هێزەکانی هێزی خالید بوو هێزی سەلاحەدین و هێزی نەسر بوو ئەوەی کە بیرم بێت ئێمە لەو هێزانە قواتێک پێ تشکیل کرا ئەوەندەی من بیرم بێ هەرچەند برایان بەتەوەچێ بە شێوازێکی تر باسییان کرد ئەوەی من بیرم بێت تقریبی 97 کەس بووین ئەو هێزەی کە تشکیل کرا هاتین پەڕینەوە بۆ بەری قەرەداغ ئێمە تقریبا 3 مانگ والله ئەعلەم گەیشتینە 3 مانگ گەیشتینە بڵین مەقەر هێز کە لە قوچکە بوو دوای 7 ڕۆژ بوو والله ئەعلەم کە ئەکاتە 10 مانگ
خبر هاد وتیان والله حکومەتی بەعس هجومی هێناوە ئیتر ئێمەش بەڕاستی ئەو برایانە وتیان ئەدەی کێ فریاکەوێ و کێ مردانە لێ بڕێن ئیتر بەڕاستی کوڕ ئەو کوڕە بوو ڕاکە و بەرەو ئەو شەڕە و بەر بەو جەبهە بگرێ بەڵام بە حەقەت من ئەوم قەت بیر ناچێ پێش ئەوەی ئێمە بگەینە جەبهەکە چەند برادێک لەو خەڵکی ئەم دەیانە بوو بەداخەوە من ناویان نازانم وەزان برایان باسییان کرد بەڕاستی ئەو سێ و چوارە مقاومێکی باشیان کرد تا ئێمە گەیشتنە شەڕەکە و ناو جەبهەکە ئیتر کە ئێمە گەیشتنی وەکو کاکشاڵا و برایان باسییان کرد سواز بۆ خوا زۆر قارەمانانە پەلاماریان درا هەر زۆر ترسونەکانە ڕایان کرد حکومەت باوەڕکە وەکو جەماعەت باسییان کرد هەر فریای ئەوە نەکەوتن جەنازەکانی خۆشیان بخەنە ناو سیارەکان و بیبن یعنی ئێمە حتا ناو سەر چەمەگەی چەمەرگە ئێمە سەر ئاوەکەی چەمەرگە لە دوایان ڕۆیشتی مامۆستا مەحموود تۆ ئەو کاتانەیەکێک بووی لە سەرکردەکانی بڵین ئەوانەی کە لەناو بزوتنەوەی ئیسلامیە دەستڕۆیشتوو بوون قیادە بوون ئەم ڕووداوەی مەنتیقەی چەمەرگە و باوە خۆشیێن و شەڕی ئیمام قاهر ئایا ئێوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو مرکزی قیادەتان و سەرکردایەتیتان ئێوە ئەم خەبەرەتان چۆن بیست کە هێزەکانی ئێوە توانیویانە لە شەڕێکی دەسەویەخەدا بەو شێوەیە نزیکەی ینی سەر لە بەیانیە کە تاوەکو شەوێکی تاریک بەردەوام بەرامبەر بە دەبابەکانی حکوومەتی عێراقی بوەستن و شەڕی جەبهەیی بکەن. بسم الله الرحمن الرحیم وڵا کاگارم ئەلبەتە لەو کاتێک کە ئەو مەسەن ڕووداوی جەنگە لێدا دروست بوو لە دوایش الحەمدوللا کە سەرکەوتوانە ینی بە چاکی سەرکەوتو بوو لە شەڕەکە ئێمە هەواڵەکانمان پێگەیشت و لە ناو خۆمانە باسمان کرد و دەستخۆشیمان لێکرد و دوعای خێرمان بۆیان کرد بە حەقیقەت یعنی وەها باسکرا کە معنای سەربەرزی موسڵمانان و ئیسلام ئەم جەنگەکە لێرە ئەم برایانەی ئێمە کردویانە. کاکشاڵا و تۆ فەرماندە بووی وەکو پێشتر باسمان کرد لە بەشێک لە هێزەکە فەرماندەیت کرد ئێستا ئێمە لەم کات و ساتەدا ئەو ڕووداوانە زیاد لە 30 ساڵ بەسەریا تێپەڕیوە یعنی گرنگی ئەمە چییە لە ئێستا باس ئەەکەین لە کاتێکە خەڵک لەوانەیە لە بەشێک لەو مێژووە لەو ڕابردووە بێزارە ئێستا لە شاشەکانەوە سەیری ئێمە بکەن بینەران لەوانەیە بڵێن بابە خەڵک برسیەتی نانی نییە ئاوی نییە کرێخانووی نییە چوزام خەمی گوزەران و ژیانێتی ئێوە تازە دێن باسی شۆرش و چەکم بۆکەن من پێم خۆشە ئەگە زۆر بە کورتی بتانی ینی دوایین قسەی خۆت لەسەرەوەی کە ئێوە لەو ڕووداوە بەشدار بوون بکەیت لە ناوم بەرنامەیە. دیارە ئەم ڕووداوە و سەرجەم ڕووداوەکانیش بۆ ئێمە مێژوویەکەن و مێژوویەکی ینی بە کۆتا نەگەشتون ئێمە هەردەم لە بیر و باوەڕ و فکرە و عەقیدەی ئیسلامیمانەوە هەڵەقڵێ دیفاع لە خاک و ئاو میلەتی خۆمان بکەین لە بیر و باوەڕی میلەتی خۆمان بکەین بە شێوازێکی دروست دیارە من ئەوە ئەڵێم لە کۆتاییە الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله بەڕاستی ئەگەر هەر شتێک لەسەر بیر و باوەڕی ئیسلامی و عەقیدەی ئیسلامی و عەقیدەیەکی پاک نەبێ دیارە وەکو ئەو خەڵکە کە پەشیمانە لە ڕابردووی خۆی کە ڕۆشتووە و بگرێت تف لە ڕابردووی خۆیەکە لەبەرەوە هەمووی دزی و دەخەڵی و خیانەت لە میلەت و ئەمانە بکۆ بەڵام ئەم هێزە ئێمە الحەمدوللا تا ئێسەش بە پاکی ماوەتەوە ئەم خەڵکەی ئێمە تا ئێسەش بەو بیر و باوەڕ و بەو عەقیدەوە ماوەتەوە و ڕۆژگارێکیش ببێ ئەمە ئامادەین ئەگەر میلەتەکەمان پێویستی پێی هەبێ جارێکی تر چەکی جیهاد و تێکۆشان بکەینەوە شانمان و ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله لەسەر شاخەکانی کوردستان و ئەوانە هەڵکەین. سپاس کاک مەحموود سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست من بەم شێوەیە دێمە کۆتایی بەشی چوارەمی بەرنامەی دیکۆمنتاری تایبەت بە ڕووداوەکانی ناوچەی قەرەداغ و بارەگای قوچکە کە هێزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و دواتر بزوتنەوەی ئیسلامی لەم ناوچەیە هەبوون تاوەکو کۆتایی یا بڵێن تاوەکو نزیک بە هەڵمەتی بەناو ئەنفال لە ناوچەکەتان سپاسی هەموو لایەکەم کاتێکی خۆش بۆ هەموو لایە.